ایدی حماده فرانه نویسکار و چاودێری سیاسی و ئەندامی بەرێ یە پارلەمانی ئوردنێ ji ordinê gelme برێز فرانه دەماتە باش بە خوشحالی نهات gelmeyê li Kurdistan 24 helbete ew rewşa ku li Sûriye heye tu çal bînî gelo ev rewşa tê payîn ku em bêjîn wê derbasî welatên din be bi nimûne li Iraqê tedbîran digire ber ordin jî ji xwe hev sinûrê Sûriye kewata rewş qetî zbet Sûriye da wan dê belav be. نعم أولا يجب أن ننتبه أن هذا الهجوم الذي بينه كوا هيرشي كوا كراوة لين هيز وبوزيشن سكدارا كان كراوة لأنجامي أوي همو أو شراني لا فلسطين رويان داوة أما أنجامي هيرشانية بتايبتي هيرشكي إسرائيل بو لبنان لنا برني توانا كان لبنان همو أمانة لأنجامي همو هيرشانا هيرشو أو رضاواني سوريات وتآراوة خۆتان دەزانن نەتەنیاهو گوتوبووی کەوا ئەوان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیان دەوێت بۆیە شەڕەکە چوو بۆ ناو سووریاوە کە ئەوانیش بەشێکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بۆیە ئەمە تەنیا لە پێناو ڕاگررتنی شەڕ نەبوو لە لوبنان بەڵکو ڕاگیراوە بۆ ئەوەی لە سووریا ئەم هێرش و کوشتارگەیە دەست پێ بکە و کەسانی سیڤیل بکرێنە ئامانج ئەو پلانێکەوە دانراوە لەلایەن نەتەنیاهو ئەوە بوو کەوا لە لوبنان شەڕا بگیرێ بەڵام لە سووریا دەست پێ بکات بەداخەوە ئەوەی ڕووی دەدا لە دژی دەوڵەتی سووریا و هاوکات لە دژی کوردە بێگومان هەموو پێشاتەکانی سووریا بۆیە ئەو شەڕێکەوە ئێستا دەکرێت بێگومان بەشەکە لەو پلانێکەوە هەیە لەلایەن ئیسرائیلەوە دانراوە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زەرمەند یەکەم عەرەب و کوردە لەو ناوچەیەدا بۆیە پێویستە ئەوەشمان لە یاد بێت کەوا پێشتر لە ڕووی سەربازیەوە چەندین جار ئەم جۆرە هێرشانە کراوە و دەستکەوتی سەربازیش بەدی هێنراوە بۆیە چەندین جار وەڵامیش دراونەتەوە بە هەمان شێوە بۆیە میوانێکی من نەبوو یەکیش بەرپرسێن دژبەریە بوو لە حەلەبێ دیگەن متاڤی ئەو دەبێژە مەچیایە زەین العابدین کوچیایەکە استراتیجیکە دکەوە سەر حەمایە کۆنتڕۆل کردیە دەبە حەماژی بکەوە دەستێواندا ئەو دەبێژە ئەم ناڕاوەستین حتا شامێ مەبەستەمەیە سیستەمێ نهایە سووریە تایبەتی ئەسەد بگۆڕین کەواتە گەلو لە گوربان پێشڤەچونێن دراماتیکێن مەیدانی تو نبینی تشتێکی ممکنە کو ڕژێمە ئەسەد بێتە گواردن هەکە هاتە گواردن وێ سووریە بەرەفکی بێ بچیت وێکی دەسەڵاتدار بی فۆرمی دەسەڵاتداریە كمراقب وكمدقق بەڵێ وەکو چاودێر ئێمە هەرێ هیچ تەماشەوانیژە شرط و مەرجین پەیوەندی هەنێکی باشینە بەرحال ئەبێژی میوانێکی میە بە باندۆرە بێگوماندامێ بەرێ پەرلەمانی ئوردنیا و چاودێرێکی سیاسی و باش هەیداری ڕەوشێ ئەو دەبێژێ ئیدی پرسگیرێکێن ڕۆژهەڵاتە نەڤین بە هەڤراگیرێداینە ئەف شەڕێک و لە غەزە چێبوویە ئیسرائیل و حەماس ئیسرائیل و حەزبوڵا باندۆریاوێ لەسەر سووریە هەیە دەبێت لەسەر دەڤەرێن دنجی هەبێ بەحسی کورد و عەرەبان دەکە دەبێژە دەبەک و نەتەوێن پێتر زەراری دەدە لە ڤی شەڕی ئەف هەردوو نەتەوە بە هەڵبەتە بەحسی پێشاتێن هەنووکەیژی دیکە میوانێ من مەبەستم نەجارێکێتن پەیوەندیە دیگەلگرێ دەی هەند پرسێن دنجی ژێ بکەن ji ber ku hem mêvanekê baş e û hem raw jî rewşekê germ e mebestemaye li Kurdistan 24 serinca ji bo vê rewşê ravkişîn awa ku cihê serinceyekî ji mezina berpirsên opozisyona Sûrî li Helebê bi Kurdistan 24 axivî mebest ayî bû Eyüp xwe jî got ku min dixwazim li Kurdistan 24 bo raya giştiya xelkê Kurdistanê taybetî li Rojavayê Kurdistanê baxvim û bo hawlatiyên me yên Kurtekê wê gotî li Helebê li deverêndin ku li jêr desalata wan daye dibêje ez dixwazim li wir baxvim û behsa garantiye dideynawan ku Kurd parasîne li vir belê mêvanê min ez barim niha amadeye belê birêz ferahne kewata opozisyon dibêje em bi îsrarên rejimê bigorîn ha bawekî dramatîkî pêş ve diçin kewata sîstemê bêtî hikûmeta Sûrî ekerata gwartin dê çavî gelo yan metirsiyekî cidî li ser Esed heye na ku fi'len nîzîk bû eşketinê نعم يعني اولا بەڵێ لە سەرەتادا توانم ئەوە بڵێم ئەگەر بێت و ڕژێمی سووریا ڕژێمێکی دیموکرات با و
فرەڕەنگ بە بێگومان ئۆپۆزیسیۆنیش بەم شێوەیە دەرنەدەکەوت واتە ئەمە نەدەبوو هۆی زیان بۆ خەڵکی سووریا ئەگەر هات و خەڵکی سووریا خاوەن ئازادی و ئازادی ڕادربرین بووبان و فرە حزبی هەبا فرە بۆچوون هەبا لە سووریا بۆیە ئەو عقلەتێکەوە هەیە لە سووریا هەیە فکرەیەکی کۆنەپەرست و بەداخەوە فکرەیەکی دەتوانم بڵێ پارێزگارانەیە بۆیە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا ئۆپۆزیسیۆن بۆ شێوە دەرکەوێت ولبرس حماد فرانه نویسکار و چاودێری سیاسیان نوێنەری پەرلەمانی ئوردنی لە ئوردنە دیێنمە بوو شەرت و مەرجین پەیوەندیە گەلێک باش نەبوو دەکە دەزێتتر گوت و بێژە خەبەردام بکەین